بەرزعلی ئەوەی کە دوێنێ لە زیندانی کەرەج ڕوویدا پێت وایە تا چەند سیناریۆیەکی هاوشێوەی زیندانی ئەوین بوو بۆ پەردەپۆشکردنی تاوانەکانی ڕژێ. لە پێشەکی سڵاوڕێز بۆ ئێوە بۆ بینەران و بۆ میوانەکەتان حەقیقەتەوەیە کە شۆڕشێک بە نێوی ژینا و بە نێوی ژن ژیان ئازادی ماوەی زیاتر لە 2-3 مانگە دەستی پێکردووە، زیاتر لە 70-80 ڕۆژە دەستی پێکردووە لە ئێرانێ و ئەو شۆڕشە بەڕاستی تا ئێستا کونێش کە سەیری دەکەین لەگەڵ هەڵسوونەکانی جارانی پێشوو ئیعترازات و بەرەنگاریەکانی جارانی پێشوو لە ماوەی ئەو 43 ساڵەیدا کە کۆماری ئیسلامی لە ساڵی 79 دەسەڵاتی لە ئێران هەیە و ئێمە دەیان تێرازات و جوڵانەوەمان لە سەر جادەکانی شارە گەورەکانی ئێران دیوە و بە تایبەت کە کوردستان بە درێژایی ئەو 43 ساڵی ئەوە حیسابی وی جیایە هەرگیز و هەرگیز ئارام نەبووە، هەرگیز و هەرگیز بێدەنگ نەبووە. ئەوە حیسابی کورد بەڵام بەگشتی وەزعی ئێرانێم ئەمە یەکەمین جارە کە ئاوا بەگشتی لە ماوەیەکی ئاوا 70-80 ڕۆژیدا بەبێ پشودان و بەبێ وەستان کۆمەڵانی خەڵکی ئێرانیەوە شارە گەورەکان لەسەر جادەکانن و مانگرتنی کرێکاران، مانگرتنی دوکانداران، بایکۆتی بازار و هەروەتر لە هەمووی گرنگتر هونەرمەندان و وەرزیشوانان. ئەمە بۆ یەکەم جارە کە یەخەی ئاوا بەرۆکی ئاخوندەکانی ئێرانی گرتووە. دیارە ئاخوندەکان ئەو دەسەڵاتیان بە قەولی خۆیان لە قەرنی 13 و 14ەوە ئەوان حەولی دەسەڵات بەدەستەوەگرتن دەدەن. مەبەستم لە شیعەیە و ئەوان کە لە ساڵی 79 ئەوەیان دەستکەوتووە. ئەمن تێدەگەم کە ئەوان ئاوا بە ئاسانی بەری نادەن، ئەوان ئاوا بە ئاسانی لی خۆش نابن، بە چەنگ و ددان دیفاعی دەدەکەن. ئەگە تۆ سەیرێکی مێژووی ئێرانێ بکەی لەو 44 ساڵی ڕابردوودا تۆ دەبینی وەکو فابریکێکی یەکجار پڕکار، فابریکێکی کە شەو و ڕۆژ مەلای تۆلید کردووە، ئینتاجی مەلای کردووە، ئینتاجی ئاخوندی کردووە. ئەوە بۆ خۆی لەشکرێکە، ئەوە بۆ خۆی لەشکرێکی یەکجار بەهێزیان دروست کردو بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە بەرنەدەن. ئەمن وای بۆ دەچم کە ئەوان نەتەنیا لە زیندانی ئەڤین کە ماوەی مانجێک لەوە پێش ئەو ئاگریان تێبەرداوە دوێنێ لە زیندانی کەرەج ڕەنگە کارەساتی گەورەتر بکەن. کارەساتی گەورەتر ئەوان ڕەنگە بە ئاسانی لە شارە گەورەکانی ئێرانێ بۆیان نەکرد. بەڵام ئەوەی کە ئەمن هەمیشە و دایم لێی ترساوم لەو ماوەی هەڵدانی شۆڕشی ژینایدا ئەوان دڵیان بە کوردستان ناسووتێ. ئەوان هەمیشە و دایم کوردستان وەکو لوقمەیەکی هەرزان دەبینن کە چیان لێ بەسەر بێ ڕەنگە بەو شدەتەی کە لە منداڵێکی تارانی یا لە منداڵێکی شیرازی یا تەورێزی بەرهەڵسکاری دەبێت و کاردانەوەی دەبێت ڕەنگە لە شارێکی وەکو خانێ یا لە شارێکی وەکو سابڵاغ یا بۆکان ئەو کاردانەوەی نەبێت و ئەو هەموو شتەی نەبێت بەرەنگاربوونەوە لایەن کۆمەڵانی خەڵکەوە. بۆیە ئەوەی کە ئەمن هەمیشە و دایم لێترساوم ئەوەیە کە ئێمە دەبێ وریابین کە ئەو کارەساتە لەسەر بە کوردستان و تا بۆمان دەکرێت زەرور و زیانەکانمان کەمتر بکەینەوە. بۆیە کارێکی باشمان کردو لە ماوەی ئەو شۆڕشی ژینادا کە ئەحزابی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان لەسەر ئەو ڕێگایە ڕۆیشتون کە خۆیان لە باقی کۆمەڵانی ئێرانەدا نەبڕن، خۆیان بەوە نەکەن کە پێشمەرگە یا گریلا بێتەوە ناو شارەکان. ئەمە کارێکی یەکجار باشە کە لێرەوە ئێمە دەبێ بەڕاستی ئافرینێک بە هەموو ئەحزابی سیاسی کوردستانی ئێرانی ڕۆژهەڵات بڵین کە خۆیان ددانیان بەجەرگی خۆیان داگرتووە. دەزانم کە فشاری خەڵکیان لەسەرە، دەزانم کە خەڵک چاوەڕێیەکە گریلا و پێش بڵێ دیارە دەنکەکە قاتە بۆ چینە لای بەرز عەلی کەریمی. ئەوەی کە دەیبینی ئێستا کەفاڵەتی سیاسی لەلایەن نوێنەرانی پارلەمانی یەکێتی ئەوروپا بۆ بەشێکی زۆر لە زیندانیان هەیە، تا چەند پێت وایە ئەو کەفاڵەتانە دەتوانێت کاریگەریەکی باشی هەبێت لەسەر کەیسەکان؟ داوای لێبوردن دەکەم دوو جار ئینترنێتەکەم قەتع بوو. کێشە نییە ئەوەی پێشوو پران خۆش دەکەی پرسیارەکەی ئێستاتان بەڵێ ئەوەی کە ئەو ڕۆکانە سیاسەتمەدارانی
ئەوروپا و خەڵکانی کەسایەتی پارلەمانتار و وەزیر و هونەرمەند دێن کەفالەتی زندانیەکانمان دەکەن، حتا بڵێ کارێکی باشە، حتا بڵێ دەبێت سپاسیان بکەین، حتا بڵێن دەبێت لەسەر ئەو ڕێگایدا ئێمە لۆبیگەری بکەین و بتوانین کە حتا بکرێت زیاتر بیانهێنینە سەرخەت. ئەمە کارێکی یەکجار باشە و من نازانم لەباری قانونیەوە جمهوری ئیسلامی تا ئێستاکوونێ خۆی بربەستی هیچ قانون و ڕێسایەکی نێونەتەوەی ئەوانە نەکردووە، بەڵام من هیوادارم ئەوە بتوانێت بربەستێک بێت بە عام لە سەرتاسەری جیهان کە کۆماری ئیسلامی وا لێ بکا کە بە ئاسانی نەتوانێت ئەم کارەسات و جینایەتانە بکە. جینایەتەکانی جمهوری ئیسلامی لێرەدا بەڕاستی حقا ئێمە گلەیەکی زۆر بە توندی لە هەموو کۆمەلگای جیهانی و لە ئومەمی متحیدا و لە هەمووی ئەو دەستگایانەی کە باسی مافی مرۆڤ دەکەن بە درێژایی ساڵ ئێمە جۆمان لێ کە ڕێکخراوەکانی گەندەڵی یونایتد نیشن یا ئومەمی متحیدا کە ئەم هەموو پارێ و خەڵکە سرف دەکەن بۆ ئەوەی کە بە ئیسلاح گوایە مافی مرۆڤ چاودێری مافی مرۆڤن لە دنیادا، بەڵام دەبینی زۆر جاران بێدەنگن، زۆر جاران ئەوەن مەگەر ئەوەی کە کارەکە بگاتە سەر ئێسقانی و بە زەرەر و زیانی دەوڵەتانی زلهێزی دنیاە بێجا ئەو جار ئومەمی متحیدە یا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دێنە سەرخان. ئەلێرەدا جێی خۆیەتی ئێمە بە توندین قورچێکیان لێ بگرین و ئەو دیاسپۆرای کوردی لە دەرەوە و لۆبی کوردی لە دەرەوە بەڕاستی بە گژیان دابێتەوە و ئەوان لێ خۆش نەبێت و ئەویان لەوبیر بێنێتەوە کە کاکە ئێوە خەریکی چەند مافی مرۆڤی چی ئێوە ئەو هەموو پارە و مەعاش و شتە سرف دەکەن لەو هەموو ڕێکخراوە جیهانیانە لە ئەوروپایە لە یەکێتی ئەوروپا لە ئومەمی متحیدە لە ئەوانە لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کوا ئەوە تا لە ئێرانە لە ناو جەرگەی مرکزی جیهاندا ئەو هەموو قەتڵی عام و ئەو هەموو کارەسات و یەکێک لەو شتانەی کە دەبوو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بێنە سەرخەت ئەو ئەشکەنجانن کە لە زیندانەکانی جمهوری ئیسلامی بە درێژایی 40 ساڵ ئێمە دیومانە. ئێمە ئێستاشی لەگەڵ بێت واقعی ڕاستی ئەوەی کە لە زیندانەکانی جمهوری ئیسلامی لەژێر ئەشکەنجەدا چ دەقەومێ بەڕاستی زۆر کەم دەزانین. ئەوەندەی من کە لێب دڵنیام ئەویش ئەوەیە کە بەهۆیەوەیە کە زۆر جار خزم و کەس و کار و تەنانەت خەڵکی نزیکم گیراون و هاتوونە دەرێ تێدەگەم کە لەوەی کە ئەو ئەشکەنجانە نە لە زمانی هیتلێر نە لە زمانی ستالین و لە هەمووی پیشتر لە زمانی سەدامیشدا ئەو ئەشکەنجانە وێنەی نەبووە. ئەو ئەشکەنجانەی کە کابرا دێت بەو پەڕی غیرەت و بەو پەڕی ئازایەتی و بەو پەڕی ئەوە دەچێتە زیندان، بەڵام دوای 4 ڕۆژان دێتە دەرێ کاس و وێڵ و خومار و ماڵ وێران و ڕووخاو دێتە دەرێ و زۆر جاران وای لێ دێکە خۆی بە کوژدا. ئەوە دەبوو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هاتانە سەرخەبزانن چ دەقەومە لەو زیندانانە 4 ڕۆژە تو کابرای دەبێت زیندان یا کچێک دەبێت. بەڵێ زۆر باشە بگەڕێنەوە بە لای بەڕێز عەلی کەریمی. بەڕێز عەلی کەریمی بەڕێزت باست کرد لەوەی کە ئێستا نازانی لە ناو زیندانەکانە چی دەگوزارێت، بەڵام ئەوەی کە بڵاو دەکرێتەوە تاکو ئێستا بیستراوە لە زۆربەی شوێنەکان کە زۆر لە پارێزەران ناڕزایەتیەوان هەیە کە دەستیان ناتوانن بە کەیسەکان ڕابگا و جگەی لەوەش زیاتر لە 17 پارێزەر تاکو ئێستا لە زیندانەکاندان. ئەمە چ جۆرە مەترسێک لەسەر دۆخوژیانی ئەو زیندانیانە دروستەکە کە ناتوانی بزاندرێ کە ژیان و گوزەرانی ئەو خەڵکانە لێەوە تا چەند ئەو سیناریویانەی کە بۆیان دروست دەکرێت مەترسی ڕوبەڕووبوونەوەی دامیان لێ دەکرێت. ئەوەی کە ڕاستی بێ ئێمە بە درێژایی 44 ساڵ ئەوانەی کە سەرکاربان لەگەڵ جمهوری ئیسلامی و کۆماری ئیسلامیە بووە ئێمە زۆر باشەوەی دەزانین کە ئەم ڕێژیمە ئەم سیستمە هیچ یاسا و عرفێک و قانونێکی ئینسانی ئەوروپایی مۆدێرن هیچ شتێکی لەبەر چاونێت.
ئەو وەکو سەردەمانی زوو یعنی لە چەنگیز و زمانی ئەوانە زۆر خراتر دەکات چۆنی پێخۆش بوو وای لە دەکات چۆنی پێخۆش بوو دەیکا ماف هەبێ نەبێت ئەوان بۆی ئەوەی کە دێرەدا گرنگە ئەویش ئەوەیە کە ئێمەمانان و خەڵکی ئێرانی ڕۆشنبیران لۆبی ئێرانی کورد دەبێت بڕوات وە یەخەی جیهان بگرێت نەک ئوروپا نەک ئەمریکا هەموو جیهان دەبێت بێ بڵە کاکە لە ناوەڕاستی دنیا لە ناوەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕژیمێک کادۆ کە پێی دەڵێن ئاخوند ئەو ڕژیمە هیچ عرفێک نە تەجاوز نە نازانم چی لە پێچاوی زیندانەکەی دایک و خوشک و یعنی ئەمانە دەبێت زۆر بە وازحی ئاشکرای بکەین زۆر بە وازحی دەبێت پێیان بڵێن کاکە ئێوە لە خەریکی چن کوا ئینسانیەت کوا مرۆڤایەتی وەرن کاکە بزانن ئەو ڕژیمە چ بەجیان دەکات بەڵام خەتێک ئەوەیە کە ئێمە نابێت لە بیرمان بچێت کە بەرژەوەندی خوازی غەرب ڕۆژاوا ئەوە قبول دەکات کە زۆر جاران لە سین دەگوزارێ لە ڕووس دەگوزارێ لە پۆتین دەگوزارێ لە عەرەب دەگوزارێ لە سەعودیە دەگوزارێ لە قەتەر دەگوزارێ لە ئێران دەگوزارێ بۆ هەر بۆ چۆڕە نەوتێک هەر بۆ تۆڕە بەرژەوەندێک ئەمانە دەبێ بڕاستی ئێمە ئەو ڕۆکانە زۆر فرسەتێکی باشە کە زۆربەی ئەم توێژەی کە ئەمڕۆ لەسەر جادەکانی تاران و تەورێز و مەهاباد و شارەکانن توێژێکن کە پیان دەڵێن جیلی هەشتاکان ینی هەمویان ژێرەوەی 30 ساڵن و ئەمە لە ئوروپایش ئەو توێژە بەڕاستی ئامادەیە ئەو توێژەش ئەو ڕۆکانە لە وڵاتێکی وەکو بریتانیایە و ڕەزە جاڕزە لە سیاسەتە یەک بە دوایەکەکانی شکست خواردووی سەرکردەکانی حیزبەکانی ئوروپایی حیزبەکانی ئەمریکایی. بەڵێ قەتە بوو دیارە دیسان بەڕێز عەلی وابزانم بەڕێزت زۆر قسەکانت تەواو نەکرێگەر بتەوێ ئیدامەی پێ بدەی یاخود لەبەرەوەی ماوەی بەرنامەکەشمان زۆر نەماوە چ شتێک لە ئێستادا زۆر بە گرنگ دەزانی بۆ ئەم شۆڕشە بکرێ. بەداخەوە نازانم بۆچی وای لە دەوڕەکانە ئاخرەکەی نائیلات چوم لاپتۆپەکەم هێنا کوتم با بەڵکو هێندە ئەوە نەبێت قەتع نەبێت هەیقەت ئەوەیە کە ئێمە باسی ئەوانەمان کرد کە جمهوری ئیسلامی لە دڕندەیی لە وەحشیگەری لە ئەشکەنجەکانی قڕونی وەستای زمانی کلیساکانی کۆن زمانی پێش ڕەنێسانسۆوانە هیچ کۆتایی نەکردووە هیچ کەمی نەهێناوە زۆر خراتری کردو وەحشیگەری کردو هەمووی ئەوانە و لەوانەشدا هەموومان متفقین و هەموومان دەزانین کە جیهانی غەرب و ڕۆژاوا و دیموکراسی و لیبرالیزم و ئەوانە هەر هەمویان بێدەنگن لە پێناو چۆڕێک نەوت لە پێناو غاز کە زستاناندا بێتە وڵاتی چۆک و لەندەن و وڵاتی چۆک و هۆڵند و وڵاتی چۆک و سوید بۆ ئەوەی کە کۆمەڵانی خەڵکی خۆیان ڕازیکەن یعنی ئەمە بە یەک نەتیجە دەگەین کە ئەم دەوڵەتانەی غەرب کە باسی دیموکراسی و باسی مافی مرۆڤوان دەکەن هەموو شتێکی هەمووی ئێمەمانان ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلی کورد لە چوار پارچەی کوردستان لە عێراق لە ئەفغانستان هەر هەمووی ئەوانە بە قوربانی سەعاتێک خۆشگوزەرانی میلەتی خۆیان دەکەن ئەوە دێرەدا کەیفە خۆیان حەقی خۆیانە بەڵام ئێمە نابێ قبولی بکەین ئێمە نابێ قبولی بکەین چی دیکەم کە بەروبوومی ئێمە ئەراوە بە بەلاش بڕات بەرەو غەرب بڕوا بەرەو ڕۆژاوا بڕوا بەرەو ئوروپا و ئەوانیش لە بەرامبەر ئێمەدا ئەو موقیفیان بێ کەسە موقیفیان نەبێ هەر باسی با موقیف نەکەین هەر نەیان بۆ موقیفیان هەر نەبووە ئەوە تا تۆ دەبینی ئەوە 70 ڕۆژ لە شۆڕشێکی خێناوی لەسەر جادە بە قەولی خۆت ئێستا فەرمووت مناڵ دەکوژێ مناڵی 17 ساڵە و 18 ساڵە 16 ساڵە یعنی ئەمە ئەو ڤیددیۆیانەی کە بۆ ئێمە دێت و لە دیزیکەوە وەستی شارەکانی ئێرانە دەزانین و کوردستان دەزانین ئەمە لە وەحشیگەری تێپەڕی کردووە ئەوەی کە ئەو ڕۆکانە لەوە بگذارین کە هەمومان لەسەری متتەفەقین و دەبێت لۆبیگەری بۆ بکەین و دەبێت بەگشت ئوروپادا بینەوە دەبێت بەگشت ئەو فوتباڵیستان و وەرزشکارە نێونەتەوەیانە و مەشهورانە و ئاکتەرەکان و هونەرپیش ئەوانەدا بینەوە نابێت کەمکاری لێ بکەین بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە دەگەڕێتەوە سەر پرسیارەکەی جەنابەت ئێمەی کورد دەبێت چۆن خۆمان ئامادە بکەین حەقیقەتێک ئەوەیەکە شۆڕشێک دەستی پێکردەوە زۆر پانوبرینە یعنی دروشمێکە ئەم دروشمە ئەمن هەرچی بیری لێ دەکەمەوە لە دنیا بینی لە بڵاوبوونی لە جامعبوونی بەڕاستی هەرچی بیڵی کەمە ژن ژیان ئازادی ینی هەموو شتێک
يعني يعني سيكولاريزم، يعني ديمقراسي، يعني ليبراليزم، يعني هەموو شتێک لە نێو ئەم سێ وشەیەدا جێ دەبێتەوە. بۆیە دەبێ بڵێن زندەبات بژی ئەو کەسەی کە ئەم دروشمەی هێنا ناو شۆڕشی ئەم جارەی ڕۆژهەڵاتی کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە شارێکی وەکو سەقز هەرچەند دەبێت لێرەدا لە بیرمان بێ کە ئەم دروشمە زۆر پێشتر لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا سەری هەڵدا و ئەو دروشمە بوو بە باعیسی ئەوەی کە کچان و شەڕەبانەکانی کچی ڕۆژاوا و کۆبانێ داستان بخڵقێنن، ئەفسانە بخڵقێنن کە دڵنیان بە سەدان فیلمی سینەمایی گەورەی لێ دروست دەبێ ئەوەی کە شەڕەبانەکانی ڕۆژاوا کردیان بە هەر جۆرێکی بێت. ئەمە ناگەڕێتەوە سەر شاری سەقزیا ئەوەی کە بێن بڵم وڵا لە ڕۆژهەڵات دەستی پێکرد، بەڵێ ئەم دروشمە پێشتر هەبووە، بەڵام لە ڕۆژهەڵات وای لێ هات کە سەر هەڵدا و هەموو ئێران بگرێتەوە. ئەوەی کە هەموو ئێرانی بگرێتەوە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەمڕۆکانە ئەو نەوە تازەیەی کە لە ئێران هەیە، لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە، لە باشوور هەیە، لە ئوروپا هەیە، نەوەیەکە کە بەیەکەوە خزمایەتێکی تونند و تیژ لە نێو ئەو نەوەیدا هەیە لە سەرتاسەری جیهان. ئەو خزمایەتێ ئەو دنیای کۆمونیکیشنە سەری و تونند و تیژەی کە ئەمڕۆکانە هەمومان دەچیرفانی خۆماندا ڕۆژنامەنووسێکی بەکاری حیرفەیی و ئەم سورعەتە کە دەبێ بڵین بەڕاستی سپاس بۆ تەکنۆلۆژیا، یعنی ئەوەی کە نەوەیە کە ئەوڕۆ لەسەر جادەیە ئەو نەوەیە کە من نیم کە ئەمن چوم هات مۆبایل هاتە ناو ژیانی من، کۆمپیوتەر هاتە ناو ژیانی من، بە حاڵەحاڵ فێری بووم، ئێستاش فێری نەبووم. ئەوە تا لە بەرنامەیەکی وەکو جەنابتانداوە 3000 کۆمپیوتەرەکەم قەتع بوو. بەڵام ئەوەی کە گەنجی خوارد 30 ساڵ لەگەڵ مۆبایل لەدایک بوو، لەگەڵ فەیسبوک لەدایک بوو، ئەمە زۆر جیاوازە کە پیرە پیاوێکی وەکو ئێمە پسێ فێری بێ بە پیری. ئەم توێژە، ئەم جیلە، ئەم نەوەیە کە خۆشبەختانە ئەکسەریەت و غاڵبی جیهان، عەشیمەتی جیهان بە تایبەت لە ئێران 170 عەشیمەتی ئێران لە ژێرەوەی 70 ساڵە، لە ژێرەوەی 40 ساڵە. یعنی زۆربەی وەکو ئەگەر کۆمەلگای هۆڵاند یا سوید یا لەندەن کۆمەلگایەکی پیر بێ و پیرەکان زۆرتر بن، کۆمەلگای ئێمەمانان یا ئێران یا ڕۆژهەڵات یا باشوور کۆمەلگایەکی جوانین. خەڵکەکانمان پیرەکانمان زوو دەمرن، جوانەکانمان زۆرن، یەک بە دوایەکەدا خانەوادەکان گەورەترن، منداڵیان زۆرترە. بۆیە ئەمن دەڵێم ئەو ڕۆکانە زۆربەی عەشیمەتی ئێرانە ئەو توێژەن، ئەو نەوەیەن کە ئەوڕۆ لەسەر جادەن و ئەو توێژە ئەو نەوەیە بەڕاستی لێک حاڵی دەبن، زۆر ڕاحەت، ینی بە یەک دانە تێکست و مەسیجێکی سەریع لە مۆبایلەکەیان ئەو سەری تارانێ لەو سەری تارانێ دەگا، ئەو سەری زاهیدان و بلوچستانێ لەو سەری کوردستان دەگا و پێکەوە ڕابطەیەکیان دروست کردو، قەناتێکیان دروست کردو، کۆمیونیکیشنێکیان دروست کردووە کە زۆر یەکتر ئاگادار دەبن. بۆیە ئەم خزمایەتێ لە بینی توێژی تازە و نەوەی تازە لە سەرتاسەری جیهان ئێمە دەیەبی گوازینەوە. ئێمە دەیەبی ئەمە چکە دەزانم لە وڵاتێکی وەکو لەندەن کە یەکێک لە هەرە کۆمەلگا کۆنەکانی جیهانە، ئێستا ئەوانیش ئاوا بێزارن، گەنجی لەندەنیش ئەوڕۆکانە بێزارە، ئی سویدیش بێزارە. تەنانەت ئەمن دەزانم زۆربەی نەوەی تازە، نەوەی نوێ هەر بڕوایان بە دەوڵەت و نەتەوە نەماوە، هەر بڕوایان بەو دەوڵەتانە نییە کە ئەوڕۆکانە 200 نەتەوە لە ئۆبەمی متحیدە ئاڵاکانیان هەڵدەدەن. دەزانن گەندەڵی تا ئێرەیان هاتووە، دەزانن کە گەندەڵی چەوسانەوە گەیشتۆتە ئەو پەڕی، خۆی نەوەکەی تازەی بریتانیا و هۆڵند و سوید دەچەوسێتەوە. ئەو تا تۆ دەبینی خریزی کولیەن ئیژ نییە، کار نییە بۆیان، یا ئەوە تا دەبینی لە قەیرانێکی ئاوادا کە سوتەمەنی لە ئۆکراینەوە نایە بۆ ئوروپایە، خەڵکەکە دەبێت 2 هێندە 3 هێندە 4 هێندە پارەی کارەبا و غاز بدا. بۆیە خەڵک لەوانە بێزارن. فرسەتێکی زۆر باشە بۆ ئێمەی لۆبی کوردی کە بتوانین ئەوە بکەین. و دوو یەک شت دەبێت لە بیرمان بێ، ئەویش بە ئەحزابی کوردی ئێرانە دەڵم، بە ئەحزابی کوردی ڕۆژهەڵات، ئەویش ئەوەیە کە کاکە چی دیکە سیاست بە مزایدە، سیاست بە چەشنی مەکاڤیلی، سیاست بە چەشنی ستالین مەکرد. کاکە لە سیاستدا هیچ شتێک شاراوە، هێندە مەی شارنەوە، هێندە سیاستمان لەگەڵ مەکەن، سیاست بکە لەگەڵ دوژمن، سیاست لەگەڵ نەتەوەی خۆت مەکە، سیاست ینی مەبەستم بە درۆزە لە سەوشتی ئاوە، لەگەڵ میلەتی خۆت شەفاف بە چی دەگوزەری ئەم ڕۆکانە پێی بڵە. تا ئێستاش
ئەو هەموو ڕۆژە لە شۆڕشی ئێرانە سەرکەوتو لایداوە کۆمەڵانی خەڵکی ئێرانە لە تاریکیدا دەژین کوردی ئێرانێ نازانن بەڕاستی ئەحزابیان دموکراتیان کۆمەڵەیان پەژاچیان یا ئەوی دیکە بەڕاستی چیان دەوێت ئەرە ئێوە بە تەمایچین دەمێک دێنە سەر ئەوەی کە فەیسبوک دەیانگرێ هەڵیان دەگرێت فەیسبوک جەوی فەیسبوک دە 15-20 دانە پۆست دەکرێت سەرکردەیەکی حیزبێکی گەورەی ڕۆژهەڵاتی فەیسبوک هەڵی دەگرێ و بەیانی بریارێک دەدا کە هەر ئەستەن ئەقلانی نییە ئەستەن دروست نییە بۆیە ئەو ڕۆکانە باشترین شت ئەوەیە کە لە کۆمەڵانی خەڵکی خۆتان دوور مەکەونەوە گوێ بگرن بۆ کۆمەڵانی خەڵکی خۆتان و ئەو قاچاق و قوچاغەشی ناوێ چیمان دەوێت بیڵێن ئەگە کورد ئەو ڕۆکانە لە کوردستانی ئێرانیە داوای سربەخۆیی دەکات بیڵە عیب نییە هیچ شتێک عیب نییە ئیتفاقەن ئەو ڕۆکانە تۆ بێ بە شەفافیت ئەو شتانەی ویست و داخوازیەکانیان پێ بڵێ زۆر باشتر ئەگەر نا فدرالیزمە زۆر بە شەفافی فدرالیزم و ئێمە ئێرە خۆمان بە ئێرانی دەزانین و بیڵێ مەترسێ لە بەرلایک مەترسێ لە بەرلایک زۆر باشە زۆر دەکەم مەبەستیانە بیڵن بەڵێ من مەجبورم کاتەکەمان تەواو بوو کۆتایی بە بەرنامەکە بێنم زۆر سپاس بۆ هەردوومیانی بەڕێز نیشتیمان کەمال ئەندامی ئەنجومەنی گشتی حیزبی زەحمەتکێشان بەڕێز عەلی کەریمی چاودێری سیاسی بەداخەوە عەلی محەممەد کە نەیتوانی بەشداری بکە سپاس بۆ ئامادەبوونتان و زانێرەکەتان بە هیوای ڕۆژێکی خۆش بینەرانی هێژە تا بەرنامەیەکی ترم کاتەوە و کاتێکتان هەر شاد و سەرکەوتوو بن.